بەگوێرەی هەندێک چیرۆکی ناوخۆیی باس لەوە دەکات ئەم مزگەوتە پەناگەی خەڵک بووە لە کاتە قورسەکان. مزگەوتی خانزادی میری سۆران زۆر مەلاو کەسایەتی ناسرا و خزمەتی ئەم مزگەوتیان کردووە. ناودارترینیان لەوانە مەلاتەها بوو کە یەکێک بوو لە ڕیشسپی و دیندار و مامۆستایەکی بە ئەزمون لەم ناوچەیەدا کاریگەری زۆری هەبووە لە زیاتر تێکەڵبوونی ئاین و پێگەیاندنی دەیان مامۆستای ئاینی لەسەر دەستی ئەم زاتە. مەلاتەهای کۆڕێ کوڕی مەلا مستەفای کوڕی مەلا سولەیمانە کە لەسەر بنەماڵەی قازی داودی دێریە. بە باسی خەڵکی ئەم ناوچەیە هەر لە تەمەنی 7 ساڵیەوە بۆتە فەقێ و ڕووی لە خواپەرستی کردووە. لە ماوەی ژیانیدا دەیان مامۆستا و فەقێ لە سەردەستی ئەو پێگەیەندراوە. ئەمە جگە لەوەی لە پاڵ ئەم مزگەوتە حوجرە و مەدرسەی فەقەیانی کۆڕێ بوونی هەیە کە تاوەکو ئێستاش خوێندن تێیدا بەردەوامە و جێگایەکی پرسوودە بۆ فێرخوازان.